لێرە و لەوێ دەنگۆی هەموارکردنەوەی دەستور هەیە یاخود داواکاری بۆ هەموارکردنەوەی دەستورەیە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان دەڵێن دەستوری عێراق لە کاتێکدا نووسراوە کە عێراق لە دۆخێکی جیاوازتردا بۆ لەوە ئێستا بۆیە ئەوان پێیان وایە ئاساییە کە دەستور هەموار بکرێتەوە و گرنگیشە دەستور هەموار بکەنەوە هەر یەکە و بە ئامانجێک و لە ڕوانین و دنیابینی خۆیەوە ینی کرێ بڵین لە خازانجی خۆیەوە دەڵێ دەستور پێویستە هەموار بکرێتەوە باز لە ئەواکەین ئەم دەنگۆیانە بۆ لەم کاتەدا سەریان هەڵداوە بابەتە گفتگۆکەین لەگەڵ بەڕێز حەسەن عەلی کە بەڕێزیان پسپۆڕی یاساین کاک حەسەن سڵاو لێبێ بەیانیت باش دەنگۆی هەموارکردنەوەی دەستوری عێراق لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ سڵاوم بۆ جەناب و بینەرانت دیارە لە ڕاستیە لە ساڵی 2009 دوای خۆپیشاندانەکانی عێراق وەکو بەشێک لە داخوازی خۆپیشاندەرانی عێراق ئەم باسە هاتەکایەوە و پێشتریش لە هەندێک لایەن ناوبەناو باسییان لەوە کردەوە هەوڵیان داوە بۆ تعدیلکردنی دەستوری عێراقی پێیان وە بۆ کە بەشێک لە خواستی لایەنەکان تایە جێگیر نەکراوە و لە سەردەمێکان وسراوەتەوە کە ئەم هێزانە تا حدێک لە ساحەکە وجودیان نەبووە یاخود لاواز بوون و پێیان وایە کە ئێستا ئەم دەستورە پێویستە هەموار بکرێتەوە و هەندێک بڕگێ و بابەتی تایە گۆڕانکاری تیا بکرێ و هەندێکی لێ زیاد بکرێ و هەندێکی لێلا ببرێ و ئەمەش ینی لە ڕاستیە ئەگە تەماشا بکەین تاوەکو ئێستا نەیانتوانێت وەکو پێویست ئەم دەستورە نووسراوی کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکەن بۆیە کار بۆ واکەن کە هەندێک لەو بڕگانەی دەستور هەموار بکەنەوە کە پێیان وایە لە بەرژەوەندی خۆیان نییە و تعدیلکردنی دەستور هەر کاتێک بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بێ بۆ زیادکردنی مافەکانی هاوڵاتیان بێ ئەمە شتێکی ئاساییە بەڵام ئەوەی کە ئێمە بینین بارودۆخی عێراق ئێستا بارودۆخێکی نائاساییە لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە پێویستە حکوومەتەکانی عێراق و ئەم حکوومەتەی کە ئێستاشەیە کار لەسەر باشکردنی گوزەرانی خەڵک بکەن و کار لەسەرەوە بکەن کە هەیبەتی عێراق بپارێزن و لە ڕووی سیاسیەوە تەباو یەکگرتوو بن و کۆمەڵە یاسایەک دەبکەن کە لە بەرژەوەندی خەڵک بێ دواتر بە ڕەچاوکردنی ئەم خاڵانی کە باسمان کرد ئەتوانن بگەڕێنەوە سەر دەستور و ئەو کەم و کورتیانی کە هەیە لە دەستورا دەستنیشانی بکەن وەکو بە کۆدەنگی لایەنە سیاسیەکان و نەتەوە و ئاینە جیاوازەکان دەستورێکی تر ئامادە بکەن کە لە بەرژەوەندی گشتی خەڵکانی عێراق بێ و بۆ بێبەشکردنی مافی هیچ لایەن و ئاین و نەتەوەیەک نەبێ ئەمە شتێکی ئاساییە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بە بۆچوونی من زیاتر بۆ ڕازیکردنی هەندێک لایەنە وەکو بینیمان لە ڕۆژانی ڕابردوو سەرۆک حکوومەتی عێراق محەممەد شەیع سوودانی ڕایشکارێکی تایبەتی دانا بۆ هەموارکردنەوەی دەستور ئەمە وەکو وەڵامدانەوەی داخوازی هەندێک لە لایەنەکان بوو باشە پێ دوایە هەندێک لایەن پێیان وایە کە غەدران لێکراوە لە سەردەمانێکتا کە دەستور نووسراوەتەوە ئێستای ترکاتیەوەیەوانیش جێپی خۆیان قایمتر بکەن وەکو پێکاتە وەکو کیان وەکو ناوچە لە دەستوردا بەدڵنیاییەوە یەکێ لە خواستەکان ئەوەیە کە یانەوێ داخوازی زیاتریان لە دەستورا جێگیر بکەن و لە ڕێگەی و دەستورەوە بیانەوێ ئەوەی کە لە ڕابردووە نەیانتوانێەوە بەدەستی بێنن بەڵام من پێم وایە کە ئەمە کارێکی گونجاو نییە بۆ ئێستا چونکە بارودۆخی عێراق ئەوەندە سەقامگیر و ئارام نییە کە بتوانن دەست بۆ شتێکی قورسی وەکو دەستور بن دەستوری هەمیشەیی عێراق کە ساڵی 2005 ڕاپرسی لەسەرکراوە بۆتە دەستورێکی هەمیشەیی لە جۆری ڕقە ئاسان نییە هەموارکردنەوەی ئەبێ بە هەمان ئەو ڕێگەیە هەموارکرێتەوە کە پێی نووسراوە و دەنگی لەسەر درراوە واتە ئەگەر بتەوێت یەک بڕگە لە دەستور هەموار بکەیتەوە پێویستە ڕاپرسیەکی گشتی لەسەر ئاستی عێراق لەسەر بکرێ وەگەر هات و سێ پارێزگا فیتۆی هەبوو لەسەر ئەم تعدیلکردنە ئەوە و تعدیلکردن ناچێت دەبواری جێبەجێکردنەوە ئەگەر ئێمە لە بیرمان بێ لە کۆتایی 2019 پەرلەمانی عێراق لیژنەیەکی 8 کەسی ڕاستپارد بۆ تعدیلکردنی دەستوری عێراقی و ئەوەی کە خواستی ئەوانەیەکێ لەو خاڵانە ئەوەیە کە ئەو ڤیتۆی سێ پارێزگایە لەسەر لابەرن بۆی کە بە ئاسانی بتوانن لە ناو پەرلەمانە و بە کۆی دوو لەسەر سێ
دەنگدان لەسەر تعدیل بکەن و نەگەڕێنەوە بۆ گەل ئەمە خاڵێکی خراپە هەر کاتێک هێزێک باڵا دەست بێ لە ناو پەرلەمانی عێراقا ئەتوانێت بە ئاسانی هەر بڕگەیەکی دەستوری بوێ تعدیلی بکە و هێزێکی تر دوای ئەو بێ ئەتوانێت ئەویش بە هەمان شێوە تعدیلی بکە بۆیە ناکرێ ئەم دەستورە کە مافی هەموو گەلانی عێراقی تیا جێگیر کراوە بکەوێتە دەستی چەند لایەنێک یاخود لایەنێکی بەهێزی پەرلەمان هەر کاتێک بێوێ دەستکاری بکە بە بۆچوونی من ئێستا پێش ئەوەی دەستکاری تعدیلی دەستور بکرێ پێویستە کار لەسەر جێبەجێکردنی ئەو بڕگانی دەستور بکرێت کە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە بۆ نمونە مادەی 140مان هەیە کە لە 2005ەوە تاوەکو ئێستا ئەم بڕگەیە وەکو پێویست کاری بۆ نەکراوە جێبەجێ نەکراوە پێویستە لایەنە کوردیەکان کۆدەنگ بن لە بەرامبەر ئەم هەوڵانە و شەرت و مەرجی خۆیان هەبێ ئەگەر ئەمانیش هاوکار بن بۆ تعدیلکردنی دەستور پێویستە سەرەتا بڕیان لەسەر ئەوە بدەن کە ئەو مادە دەستوریانەی کە هەمانە جێگیر کراوە لە دەستورا و ڕای گشتی ڕاپرسی لەسەر کراوە و خەڵک دەنگی پێداوە و تا ئێستا جێبەجێ نەکراوە پێویستە ئەوانە جێبەجێ بکرێن لە ناو ئەوانە باشە گرنگترینیان کە مادەی 140 کاک حەسەن من ویستم پرسیارەوە بکەم عێراق هێندە وڵاتێکی دەستوری و پابند بە دەستورە هێز ویلایەنە سیاسیەکانی عێراق ئەوەندە ڕەچاوی ئەم دەستوراکەن تا بیانەوێ هەمواری چەند بڕگەیەکی دەستور بکەنەوە بۆی مافەکانی خۆیان بەدەست بێنن یعنی ئەوەندە پابندی دەستورە عێراقوە دەیەوێت دەستکاری دەستور بکە خۆی لە ڕاستی عێراق ئەگەر بێ وڵاتێکی دەستوری و قانونی بێ ئەبێ ئیلتیزام و پابندی تەواوی هەبێ بە بڕگەکانی دەستور چونکە ئێمە وڵاتێک نین کە دەستورمان نەبێ و ئێستا هەوڵدەین دەستور بنووسینەوە یاخود پێشتر دەستورێکی کاتیمان هەبێ و ئێستا بمانەوێت تعدیلی بکەین ببوورە بمانەوێت دەستورێکی کاتی هەبێ و دووبارە تعدیلی بکەینەوە بۆ شتێکی باشتر پێشکەش بە وڵاتیان بکەین ئێمە دەستورێکی نووسراوی باشمان هەیە شایانی جێبەجێکردنە پێویستە لە سەرەتایە ئەم بڕگانەی دەستور بە کۆی گشتی جێبەجێ بکەین دواتر ئەنگاو بنین بۆ دیاریکردنی کەم و کورتەکان و زیادکردنی ئەو بڕگانی کە پێویستە و لە خزمەتی وڵاتیاندایە باشە کاک حەسەن پێت وایە چی بکرێت بۆیە و ئەو مادانی کە ئێستا لە دەستوردا هەن جێبەجێ بکرێن یعنی گرنگ ئەوانن یەکە ئێستا جێبەجێ بکرێن لە بریەوەی بیر لەوە بکرێتەوە گۆڕانکاری تیا بکرێ تا چەندە لە عێراقدا دەستور پێشێل کراوە ئەوەی کە هەیە بەڵێ لە ڕاستیا وایە بەداخەوە بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵی ئەوەیە کە بەبێ کورد ناتوانن تعدیلی دەستور بکەن لەبەرەوەی یەکێک لە مەرجەکانی تعدیلکردنی دەستور ئەوەیە کە ئەبێ هەموو پارێزگاکانی عێراق بە زۆرینی پارێزگاکانی عێراق بە بەڵێ دەنگ بە و تعدیلکردنە بدەن ئەگەر هاتو سێ پارێزگا یا زۆرینی سێ پارێزگا ڕەتی کردەوە ئەوە تعدیلە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە ئێستاە 4 پارێزگامان هەیە ئەتوانرێ ئەم پارێزگایانە ئەگەر بێت و نوێنەرانی کوردستان و نوێنەری حزبە سیاسیەکان لە کوردستان یەکگرتوو بن و یەک هەڵوێست بن ئەتوانن ڕێگە نەدەن یەک بڕگەی تعدیل بکرێت لەم دەستورە کاتێک ئەتوانن ڕێگە بدەن کە مافەکانی خەڵکی کوردستان تایە جێگیر کرابێ و لەسەر و هەمووشیانەوە پێویستە یەکسانی لە نێوان تاکەکانی کۆمەلگا کامە بڕگەی دەستوریە لە بودجە و شایستە داراییەکان و لە مافی وڵاتی بوون و مافی زمان و هەموو ئەمانە پێویستە یەکسان بن و لە ئێستا پێویستە کار لەسەرەوە بکرێ کە مادەی 140 جێبەجێ بکرێ دواتر ئەگەر کار بۆ تعدیلکردنی دەستور بکرێ و کوردیش بە شێوازێکی یەکگرتووتیایە بەشدار بێ ئەگەر هاتوو هەر خاڵێک لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبوو ئەتوان بڵێن ئێمە بەشدار نابین لە تعدیلکردنی ئەم دەستورە و دەنگی پێنادن کە دەنگیشی پێنەدەین ئەم دەستورە ناچێتە بواری جێبەجێکردنەوە تعدیلکردنەوە باشە هەر حیبر لەسەر وەرەقامێنێتەوە کاک حەسەن پێ دوانییە ئامانج لە ئامارکردنەوەی دەستور چگە لە زیاکردنی هەندێک بەرگەومادە دەستکاریکردنی هەندێک لەو بەرگەومادانەشە کە لە سەردەمانێکدا بە هەوڵ و هیمەتی ئەو سەرکردە سیاسیانەی کە لە بەغدا بوون ڕۆڵیان لە نووسینەوەی دەستوردا بوو ئەوانە سەرۆک مامجەلال بەڕێز نەوشیروان مستەفا بەڕێز مەسعود بارزانی یعنی ئەمان خۆیان لە بەغدا بوون ڕۆڵی گرنگ و کاریگەریان نەبوو لە نووسینەوەی دەستوردا
هەندێک مافیان بۆ کورد دابین کردووە لە نێو دەستورە. ئێستا و دەنگۆیانی کە باز لە هەموارکردنەوەیەکە نەیانەوێ ئەو بڕگە و مادانەش دەربێنن یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان دەستکاریان بکەن. بە دڵنیاییەوە ئامانجی سەرەکیانەوەیە کە ڕۆڵی کورد لاواز بکەن و وەکو بۆم باسکردی یەک خاڵی گرنگ هەیە بۆ کورد ئەوەیە کە ئەگەر سێ پارێزگا ڤیتۆی هەبێ لەسەر سێ پارێزگا ڤیتۆی هەبێ لەسەر تعدیلکردنی دەستور ئەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستاە یەکێک لە تعدیلەکان داواکردنی تعدیلەکانیان ئەو خاڵەیە کە ئاڵێن پێویست ناکە ڤیتۆی سێ پارێزگا لە دەستورا بمێنێ، هەر لە ناو پەرلەمانەوە دوو لە سەرسەی پەرلەمان بڕیار بدا بەوەی کە ئایا کامە بڕگە و بابەت تعدیل بکرێ و لە داهاتووە ئەتوانن دەیان جاریتر دەستور تعدیل بکەن و ئەوەی کە تۆش نووسی بێتەوە و لە ئێستا شتێکی پوخت و چاکیش بێ کە ئەم ڤیتۆیە لاچ و ئەوە مافەکانی کورد دەچێتە مەترسیەوە ڕەنگە مافی خەڵکانی تریش بچێتە بەرمەترسیەکی گەورە، بۆیە نابێت ڕێگە بدرێ بە هیچ شێوەیەک ئەم دەستورە لە کاتێکان نووسراوەتەوە کۆمەڵێ سەرکردەی شارەزای بەتوانە وەکو عەرەبەکاڵێ مخەزڕەم لە هەردوو زروفەکەیە وجودیان هەبووە هەم لە کۆن و هەم لە نوێیە کە شارەزایەکی سیاسی باشیان هەبووە و بەشێکیان خۆیان خەڵکانی سیاسی و پسپۆڕ بوون لە یاسا و توانیویانە کە ئەو بڕگانە جێبەجێ بنووسنەوە بۆ دەستور کە بۆ جێبەجێکردنی ئەبێتە مافێکی گەورە بۆ هاوڵاتیان بۆ هەموو عێراقیەکان ئەمە دروستە چونکە دەستور بۆ هەموو عێراق نووسراوەتەوە و مافی هیچ کەسێکی تایە پێشێل نەکراوە. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەم خواستە ڕەنگە خواستێکی حیزبی یاخود کەسی بێ بۆی کە هەوڵەدەن ڕەنگە پێیان ئەزم نەکریان بە غەدری بزان. ئێمە ئەگەر تەماشا بکەین مادەی 4مان هەیە لە دەستوری عێراقیە کە باسی زبانە ڕسمەکانەکە کە زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی زمانێکی فەرمیە و پێویستە لە هەموو شوێنە ڕسمەکان و ڕۆژنامە و نووسراوە ڕسمەکان کاری پێ بکرێ. بەڵام بەداخەوە ئێستا بە ئاشکرا پێشێلی ئەم بابەتاکەن پێشێلی ئەم مادەیەکەن لە زۆربەی نووسراوە ڕسمەکان بەکاری ناهێنین لە ناو پەرلەمانە وەکو زمانی ڕسمی قسەی پێ ناکرێت گفتوگۆی پێ ناکرێت لە دادگاکانە وەکو پێویست قسەی پێ ناکرێت و لە نووسراوە ڕسمەکان و لە ڕۆژنامەکانە ڕەنگی نەداوەتەوە. لە بەسیترین شت ئێمە کە زبانی دایکە پێویستە ئێمە شانازی پێوە بکەین و وەکو خۆمان بەکاری بێنین و سەر ڕای ئەوەش کە هەرێمێکی فیدرالی هەیە کە هەرێمی کوردستانە و سەتا ئەتوانم بڵێم 90 بەرەوژوور کووردە و ناوچە جێناوەکانش بەشێکی زۆریان هەر کوردن. ئەم مافیان پێشێل کردوە چ جای ئەوەی کە بچینەوە سەر مادەی 140 و مافەکانی تر کە مافی هەموو هاوڵاتیەکە کە لە دەستورە ینی تەزبیت کراوە و بۆی جێبەجێ بکرێ. بەڵام ئێستا بە خۆیان لەو بابەتانە دوورەخەنەوە و بە بیانووی جیاجا و هەر حکوومەتێک خۆی دوورەخاتەوە تەسلیمی حکوومەتەکەی ترێکە ئەوە تەماشاکەی نزیکەی 18 ساڵ زیاترە ئەم بابەتە هەر بەم شێوازە ماوەتەوە. بەڕێز حەسەن عەلی پسپۆڕی یاسایی سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاسکە لە کەرکووکەوە لەگەڵمان بی خۆش.